سڵاوتان لەبێ خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی بەسەرهات بە ئێوەی ئازیز دەگەمەوە. هاتوونێتە شارە جوانەکەی کۆیە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت لەسەر بەسەرهاتی ژیانی تێکۆشەرێکی دێرینی گەلەکەمان کە ئەویش ئیسماعیل عەبدوڵڵا مستەفایە کە ناسراوە بە سالار بۆگدی. سەرەتا دەچینە لای ئەم راپۆرتە و پاشان درێژە بە گفتوگۆکانمان دەدەین. ئیسماعیل عەبدوڵڵا مستەفا ناسراوە بە سالار بۆگدی لەدایک بوو ساڵی 1953 گەڕێکی ئیمام قاسمی شاعری کەرکووکە وەک خۆی دەیژێڕێتەوە بەر لەسەر ژمێری ساڵی 1957 خانەوادەکەیان لەسەر ژمێری ساڵانی 1934 و 1947 لە کەرکووک بوونە. سالار بۆگدی لە سەرەتای گەنجی و لە ساڵی 1970دا لە ناوجەرگەی کەرکووکدا پەیوەندی بە ڕێکخراوی کۆمەڵی مارکسی لینینی کوردستانەوە دەکات کە دواتر بەناوەکەی بۆ کۆمەڵی ڕەنسەرانی کوردستان دەگۆڕدرێت. لە ساڵی 1976دا لەگەڵ هەڵگیرسانی شۆڕشینوەی گەلی کورد پەیوەندی بە ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دەکات و لە میانی کۆبوونەوەکەیدا لە کەرکووک لەگەڵ مەلا بەختیار و ئازاد هەورامی داوا دەکات وەک پێشمەرگەیەک بینێرنە شاخ. دواتر بۆ یاشکرابوونیان لەلایەن دەستگای داپۆسێنەرەکانی ڕژەمی بەعسەوە دەستگیر دەکرێت و بەرگەی چەندین شێواز یەشکەنجەدان دەگرێت و دان بە هیچ شتێکدا نانێت. دواتر لە ساڵی 1970 بە تەواوەتی چۆتە شاخ و بەشداری لە شۆڕشینوەی کردووە، بەڵام ئەو ساڵی لە زیندان بووە وەک خزمەتی پێشمەرگایەتی بۆی دەژمێردرێت. سالار بۆگدی لە ساڵی 1970دا یەشێک دەبێت لەو ڕەتڵە پێشمەرگەی یەشێتی نیشتیمانی کوردستان کە شان بەشانی شەید فەرماندە عەلی ئەسکەری دەچێتە ناوچەی هەکاری بۆ بەدەستهێنانی چەک بە مەبەستی هەڵگیرساندنەوەی شۆڕش. سالار بۆگدی وەک تێکۆشەرێکی دێرین یەشێتی نیشتیمانی کوردستان و یەشێک لە شایەت حاڵانی کارەساتی هەکاری بۆ پرۆگرامی بەسەرهات لە میانی دوو بەشدا قسەی کردووە. لە بەشی یەکەمدا باسی ساڵانی 67ەکانی سەدەی ڕابردووی کەرکووک دەکات کە چۆن لە ناوجەرگەی شارەکەدا گەنجانی کورد پەیوەندیان بە ڕێخستانی هێنیەکانەوە کردووە. لە بەشی دووەمیشدا تایبەت لەسەر کارەساتی هەکاری وڵامی پرسیارەکانی بەرنامەی بەسەرهاتی داوەتەوە و هۆکارەکانی گەشتەکەیان بۆ سەرسنووری سووریا و ناوجەرگی تورکیا دەگێڕێتەوە و وەڵامی ئەو بۆچوونانەش دەداتەوە کە بەم دوایە لەلایەن بەرپرسانی پارتی دموکراتی کوردستانەوە وەک هەوڵێک بۆ پاکانە لە کارەساتی هەکاری خرانەتە ڕوو. دووبارە سڵاو مامۆستا، ئەم کاتت باش. هەموو کات بەخێربێن. سالار بۆگدی ئێمە هەمومان نەزانین بۆگد بەهۆی کە شوێنێکی گەشتیاریە سەر بە کۆیەیە. پەیوەندی تۆ بە کەرکووکەوە چییە؟ وڵا چۆنەڵێ برینت کولانمەوە دەستت خۆش بێ، پرسیارێکی باشە. هەڵبەتە هەم خۆشم پێوەی دەچلێمەوە تووشی بەڕاستی گە لە کاتێکی وانە بێ ڕوون کردوێت زۆر قورسە. بە هەر حاڵ ئێمە لە ساڵەکانی لە سەردەمی سیەکان لە ساڵی 34 ئێمە نفوسی 34مان کەرکووکە. باوکم بە حکمی ئەوەی پیاوێکی فەقیر بوو، خێزانێکی فەقیر بوو، ئیش کاریان کردووە. ئەو کاتە زۆربەی خەڵک بە غەڵوزە ژیا لە شاخی ئیلەڵڵا و کانی کووردا، بڵێن کانی سوور نەکانی کووردا، شاخی ئیلەڵڵا و کانی سوور غەڵوزیان نەکرد. لێرە لە شاخیەوە بەبار بە پشتی وڵاق هەتا کەرکووک ئەیان برد، لە کەرکووک ئەیان فرۆشت. جا وا ڕێکەوەی ئەس خەزا ساڵی 34 بێ سەرژمێری گشتی ئەبێ. لەو کاتەیە باوکم لەوێ ئەبێ ئەمێنێتەوە. ساڵی 34 سەرژمێریە کرێ لە کەرکووک ئەمێنێتەوە. بە هەر حاڵ وەخت دێ و ئەڕوا ساڵی 47 سەرژمێریش کردێ. بە هەمان شێوە باوکم لەوێ ئەبێ. دیسان دووبارە ساڵی 47 دووبارە لە سەرژمێریە هەر لەوێ بێ. وەخت دێ ئەڕوا بەر لە 50کانە ئێستا 49 50ە ڕەنگە نەگاتە 51 باوکم بە ماڵەوە ئەچێ بۆ کەرکووک. ئەچێ بۆ کەرکووک لە گەڕەشی ئیمام قاسم نزیک مزگەوتی ئیمام قاسم لەوێ نیشتەجێ بێت. ئەوەیە لەوەوە هاتووە پێمانەڕێن لەوە ئێمە بەڕاستی ڕووکنمان کەرکووە تا تەجلیدمان سەی ئیمام قاسمە. ڕوکنی کەرکووک 57ش هەڵبەتە من لە 53
چاوم هەڵێناوە لە کەرکووک لە ئیمام قاسم گەڕشت ئیمام قاسم لە دایک بوومە ساڵی 57 هەر کەرکووکە و کەرکووکی ئێمە. مامۆستا چی یادەوەری کۆنی مناڵیت ماوە لە کەرکووک لە گەڕەکی ئیمام قاسم هیچت بیر ماوە؟ شتی مناڵی زۆر شت ئینسان هەرچەندە چەمەنیشم هەیە پیر بوومە چوومە 9 ساڵەوە بەڵام هەنێ شتی منداڵی و گەنجی هەرێمێ نییە بەڵام شتێکی تۆزێ تاڵ دەژێڕمەوە سەرجەمی کرێمەسی بۆ ئولبە هەبوو بچووک بوو بەشان ناکرا کرێمەسی مەفرۆشت ئاچەند مناڵی شەڕ و جەسەڵیان پێکردم ئولبەکان لێشکاندم قەت لە بیرم ناچێتەوە کە باسی ئەوە کرێ باسی یادوەریگە ئەوە یەکسەر پێش هەموو شتێ دێتەوە بیرم تا ئولبەکەم شکا بە گریان هاتمەوە بۆ ماڵتر باوکم بە ڕەحمەت بێت زۆر دڵی دامەوە قەت ئەوم لە بیر ناچێتەوە باوکم زۆر خۆشەویست پیاوێک بوو بە ڕەحم و حەنین بوو دەستی بە سەرمانوت و کۆڕم خەیچێکە و دانیش کرد سەبی بەکرێ وەرمانەگرت نفوسمان تەسکەرەمان تەسکەری پێتر دامانە وەرمانەگرت تر باوکم چۆ حاصل بۆی بژار و ئەوم خەت لە بیر ناچێت. بەڵێ ئەنوا عاشقانی ئیشم کردووە لە کەرکووک. بەڵێ یادەوەری مەسەڵەن خوێندن و ئەوانە هیچ بیر نایە؟ بە خوێندنیش بزەبەت ساڵەکەم لە بیر نییە بەڵام ئەوە نەم لە بیرە کە باوکم خۆڵی گەرتم وتی با بچین بۆ مەکتەب لە ئیمام قاسم جا ئەو کاتە مامۆستایەکە بوو ماوسە بەهادین پیاوێکی کەسێک بەخۆ بوو پیاوێکی بەڕاستی تا سەر ئێسقان پیاوێکی بەڕێز بوو ینی هەر لەو کاتە لێ ئەخێندرەوە پیاوێکە کە کوردە و کورتپەروەرە تر زۆر ڕێزی لە باوکم گرت و منی برد بۆ قوسابخانە و لەوێ وەریان گرتوتیان بە چاوان بەڵام سبەی وەرەوە منش نازانم لە خۆشی هاتر زۆرم پێخۆش بوو هاتینەوە ماڵ بۆ سبەی کە چوون مەکتەب نەعەفۆن ئەو کات بڵێن بە سبەی کە بڵێن بەیانەکەی چوومە وتیان دوانی وەڕۆ بەم بەیانەکەی چوومەوە کە بەیانەکەی چوومەوە ناخوێندراوە ناوی منیتیان نەبوو وتم ناوم نەخوێن چوون لە پۆلەکەش لەگەڵ پۆلیەکە دانیشتم وتیان ناوت خوێن وتم ناوەڵا دەوتیان دوانی وەڕۆوەرەوە هاتمە ماڵ دوانی وەڕۆ کە چوومەوە سەرەکەم کچ و کورتێکەڵە ئەو کاتەوا بوو کچ و کورتێکەڵ بوو هەموو عەزیەی ڕەشیان لەبەرا بوو کوڕەکانیش ئێوە بە بیرچان ڕەنگە باوکتان بەبیری بێ کوڕەکانیش عەزیەی ڕەشیان کە عەزیەی کچانە و لەگەڵ کچەکانە بەیەکەوە دانیشتن بۆ مەکتەب قەت لە بیر ناچێتەوە کە چاوم پێکۆ زۆر ناڕەحەت بووم زۆر پەرۆش بووم چی بکەم باشە نەمامەوە هاتمەوە بۆ ماڵ چەند جارێک سەر ئەمە دووبارە بووەوە الحاصل دوایی قەناعەتیان پێهێنا مامەوە فترەیە زەمەنی دوایی سر بەهۆی ئەوەی کە من تۆزە لە مەکتەب نەوعەما باش بووم مامۆساکانیشم زۆر خۆشەویست چەند ڕۆژێکی نازەمە سەر فترە زەمەنێکە چەندێ بوو لە پۆلا بوو وتیان هەر بەڵام ئەبێ بباشی ناوی ئیسماعیلم کەمتر لەبیرە هەر سالارە چی فترەیەکی زەمەنی ئیسماعیل ڕۆیوە سالار بابێت چوومە ئیدارە کە چوومە ئیدارە چەند مامۆسای بووم مدیری مەکتەبیش دانیشتوو ئەو کاتە خواردنیان هەدا خوێندکار تەڵەبە هێلکە و پیاز و سێ و پرتەڵ ئەنوا ئەشکال میوە شیر و کۆمەڵێ شت یەک ئالەگەیان بۆ پڕ کردم دانە دەسم وتیان ئەڕۆیتەوە بەڵام بۆ بەیانەکەی دێیتەوە بەڵام ڕەنگ چۆغێکی سووری جوانیشی لەبەرا بێت لە خۆشی ئەشاگەشکە بووم هاتمە ماڵ ئەو کۆڵەشتم پێ هێنامەوە ماڵ و ئەمە چێوتم وەڵا ئاوێن ڕەنگ چۆخەجا ئەو کاتەش ئەگەر ئێوە ناوبانجدان حەسیب خەیات هەبوو لە کەرکووک لە حەسیرەکە بوو لە کاسی بۆ زودقا و دوکانی بەو بەرەوە بەرقەڵاکەوە بوو لەگەڵ برایکی گەورەم کە عەبدەی نابوو بە ڕەحمەت بێ وتم کاکە با چین ئەبێ قاتم بۆ کرد چین بازار قاتی حازر نەبوو بڵێن بەو مناڵێ و خراپ دەست ناکەوت زۆر گەڕین دەستمان نەکەوت هاتن لای حەسیب وتی بێ قاتێکی بۆ بدرێ وتی بەخۆ هەرچێکم پێ بەم کتوپڕی کوا تەواوە بێ ناکرێت دوایە بێت تۆ قاتێکی گەورە بکڕی سەقەتی کەی ناکرێت دەستم کردە گریان لە بیرمە دەستم کردە گریان کاکم ترمنی خۆشەویستی جا لەگەڵ عەبدێ کاکمان برادریان هەبوو دیار بوو وتی چار نییە کاکە ئەچم ماشێت بۆ دێنم و با سەقە بێ قەیناک بەڵام ئەبێ ئەم شەو هەر چۆنە بێ نابێ بخوێت تا بۆیە دۆری بە هەر حاڵ چون قاتمان هێنا و قیاسی کردم و ئەندازی کرد و قیاسی کرد و تربانی زوو بەخار چوون بۆ ماڵی حەسیب قیات
جا ئەو وەختە ماڵیان لە هەر بڵێن بەرامبەر دوکانەکانەوە ڕوو لە جوت قاوە کرا بەدەست چەپا بوو پشتی بڵاخ محلەی بڵاغ بوو پشتی بڵاغ لەو منتیقەیە بوو بە هەر حاڵ چوومە ماڵیان و تر قاسەکەی بۆ جا قەت لە بیرم ناچێتەوە قاسم هاتمە ماڵ و پشتێنەوە قاتم لەوەرکە چووم بۆ مەکتەب کە چووم ئەوەندەم پێخۆی بەڵام ئەوەندەم شەخ خواردووە لەسەر ئەوەی کە من بەتەنها لەو مەکتەبە و قاسێکی کوردیم لە بەراوەکەی تر هەموو عەزیی لە بەرایە و دژاشەیە ئێمە قاسی ئەوان دژداشەیەکی ڕەشە لەگەڵ کچەکان قەردێنێ هەمەس کوڕەکان قەردێنێ پێوە نییە کوڕ و کچ بەیەکەوە لە ژوور لە پۆلەکانەوە لە مەکتەبەکەیە هەموو کوڕەکان عەزی ڕەشە من ڕانگشۆخەیەکی سوورە لە بەرمایە جلی کوردی مامۆستا ئاسایی بوو لەو سەردەمە یعنی بڵێن ئێستا زەی موحەدەیە ئەو کاتە زەی موحەد و شتانە نەبوو خەڵک فەقیر بووە بەڵام هەموو کاتێ ئەو شتانە هەر هەبووە بە حکمی ئەوەی کە من لەگەڵ مامۆستاکانیش عیلاقەم ڕاستە مناڵ بووم بەڵام مامۆستاکانم زۆر خۆش لە بیرمە لە ماڵەوە شەقم خواردووە لەسەر مامۆستا چەند بە مامۆستاکەم وتووە لەسەری هاتوومەتە جواب لە مەکتەب بەرحاڵ ئەو فترە زەمەنی کە خوێندم خراپ نەبووم باش بووم بۆیە مامۆستاکانیش خۆشیان ئەمە باسی سەرەتایی ئیمام قاسم سەرەتایی ئیمام قاسم کاتاکو ئێستاکەش هەر بەردەوامە ینی لەو گەڕەکە کۆمەڵی خوێندنگەی زۆر باش هەیە مامۆستا یادەوەری گەنجێتیت لە کەرکووک هیچ بیر ماوە با بڵێن چۆن کارەکەی چۆن ئەچیتە ناو ژیانی کۆمەڵایەتی خەڵک چۆن بوو لەو سەردەما ئەگە بیرت مابێ وڵا یادەوەری زۆرە بە حکمەوەی کە ئێمە بنەماڵێکی فەقیر بووین باوکم پیاوێکی فەقیر بوو بە فەقیری چۆتە کەرکووک هەڵبەتە کە هیچ فەقیر بوو حتمما کۆمەڵێک ئەبێ حرەکە بکە و ئیش بکە من ئەنوا ئەشکال ئیشم کردووە مەسەلەن شروع بووم فرۆشتووە بە مناڵی هەتا ئەوەی کە گەورە بوومە باخەوانیم کردووە چەند ساڵێک لە خوارد چەچەی شێمحیدین جەخسایەکە بوو هین بوو زەرعاتی لێکرا کەور و کەروێز و سەڵق و توور و شێرم و ئەمانە تقریبا چەند ساڵ من لەوێ باخەوان بوو سقت هەبێ بە 25 فلس کارمان کرد ڕۆژانە بە 25 فلس ئاها مناڵ بوو کارمە اینجا بەرحاڵ بووم بە باخەوان دوا باخەوانەکە تر پاسی چێتیم کردووە کرێمەستی و بەفر فرۆشیم کردووە لە ئەخیر مەرحەلە کەبابچی بووم بە کەبابچی ئەمانە هەمووی هەرێکی کۆمەڵ یادەوەری و یادگاری هەیە لە لای کێ کەبابچێتیت کردووە لای ڕەزا کەبابچی بەڵێ ئەگە باسێکی ڕەزا کەبابچیمان بۆ بکەیت چونکە زۆر بەڕێز یعنی لە بەرنامەکانە هەر باس ئەم شخصیەتە ئەکەن دیارە کە جەنابەت لەگەڵی کارت کردووە زاناری تێ لەسەری ڕەزا کەبابچی کێیە ڕەزا کەبابچی پیاوێکە من ناتوانم حەقەت نادەم بخۆم بتوانم بە ئاسانی باسی ڕەزا کەبابچی بکەم ڕەزا کەبابچی پیاوێکی زۆر گەورە بوو پیاوێک بوو بەڕاستی بە حەقەت پیاوێکی مارکسی بوو بە حەقەت پیاوێکی دڵسۆز بۆ شۆرش و هەم بۆ حرەکەی کوردیش شتێک کە جێڕمەوە کە ڕەنگە کەم کەس چۆن وەکو بڵین ئوستورەیە لە ساڵەکانی هەفتاکان بڵێن سەرتا هەفتاکان کۆتایی شەستەکان ئاتەن هەموو کەبابخانەیەک چەند شاگردێکی بوو ئەجا ئێمە بە حکومەوەی کە ئیشەکەمان لە ئیمام قاسم بوو بەڕاستی قەڵەباڵ و دوکانەکەمان چەند شاگردێکمان هەبوو کردمان بە دوو دەوام ئیشمانەکە دوایی وای لێ هات وتمان وەساتوە پیاوێکی مارکسی و ئەبێ لە هەفتەی ڕۆژێ بدەی بە ئێمە لە شوێی دنیا و لە شوشتی وا هەیە وتمان شتی وانێ ئیلا ئەنجا ئێمە کوڕێکی ڕەفیقمان هەبوو لە خۆمان گەورتر شێخ ئەحمەد ئەو زیاتر وەلی وەکو وەلی ئەمر وا بۆ باوک وا بوو بۆمان پیاوێکی نازم تا سەر ئێسقان وەسفی نییە چۆن ڕەزا کەبابچی وەسفی نییە ئەویش ئاها بوو ینی ئاها بوو بۆ ئێمە بۆ شاگردەکان بە هەر حاڵ گەیشتن ئەوەی کە قەناعەتمان پێهێنا لە هەفتەیەکە ڕۆژێک واریدات و داهاتی دوکانەکە هەموو بۆ خۆمانی بۆ شاگردەکان ئەمە بەڕاستی بە هەموو کەس چۆن ئیستیعاب ناکرێ یا قبول ناکرێ ئەنی ئەو پیاوە بوو کە ڕۆژێک داهاتی دوکانەکە کرێی لەسەر خۆی بێ کارەبا لەسەر خۆی بێ غەڵوز لەسەر خۆی بێ هەموو داهاتی فرۆشی بەس گۆشتەکە پارەی گۆشتەکەمان نەدا پارەی گۆشت و نانەکەمان نەدا باقیەکەی تر
ئەو داهاتە لە یەک عانە تا کۆتایی هەمووی تر خۆمان بەشمانە کرد لەسەر خۆمانە بەڵام ئێمەش وەکو ئەوەی کە ئەو کاتە خەلفە بوو خەلفەی کاواچی تەبێ ڕۆژانەی من لە زۆربیان زیاتر بوو بەشمانە کرد وەکو یەک شاگرمان هەبوو بە دینارێ 2 دینار من ئەو کاتە 5-6 دینارم وەرەگرت لەگەڵ ئەوە بەشمانە کرد سمادە مۆساڕەزا جا مۆساڕەزا ئەو پیاوەیە مۆساڕەزا پیاوێکە ناتوانی حەقی خۆی بدەیتێ و باسی بکەیت بەڵێ مامۆستا با بڵێن لەو سەردەمانە کە جەنابەت باسیەکی تەسەوڕەکرێ کۆتایی شەستەکانە یان بڵین کۆتایی لە شەستەکان کۆتایی شەستەکان کۆتایی شەستەکان و تر سەرەتای هەفتاکان و ئەو کاتانەیە تەسەوڕەکەم جەنابەت هیچ پەیوەندێکی با بڵین سیاسیت هەبوو لەو کاتێک کە با لە ناو کەرکووک کاری کرێکاری ئەوانەتە کرد هیچ پەیوەندێکی سیاسیت هەبوو فکری سیاسی چوو بۆ مێشکرد جا بە حکمی کە بتم لە مناڵی من لای وەساڕەزا کارم کردووە وەساڕەزای پیاوێکی مارکسی بوو تر برای شەهید بوو فەتاحی برای کە چۆن بڵێن جوامێرترین یا گەورەترین شەهیدی کەرکووک لە حیزبی شوێعی هەر بنەماڵەکەیان والحاصل تەسحیان داوە بنەماڵیشی بەرزتر بە حکمی ئەوە من لەوە لەگەڵ ئەوان کە ئیشمە کرد هەڵبەتە وابەستە بووم بە بەلای هینی مارکسێتە لەگەڵ ئەوەشە کاعلی بچکۆل ئێمە دۆستایەتی و کەساتیەکمان هەبوو برایکی عەبدوڕەحمانی ناوبوو لە ماڵی ئێمە بڵێن کرێچی بوو لای ئێمە براکەی کابڕەحمان دوو کوڕیەوەیەکیان عومەر یەکیان عوسمان داخی گران هەردووچیان شەهید بوو ساڵی نازم هەفتانە بوو برا گەورەکان کە عومەری نابوو شەهید بوو بەڵام عوسمان لە 76ەوە بوو بە پێشمەرگە و بەدیل جرا لەگەڵ شەهید عەلی مەلاعەلی بڵێن کرژە شەهید مەلاعەلی و مەشهورەوە هەموو چێ هێناوی نوێژی لەگەڵ ئەوە بەدیل گیرا و لە مووسڵ ئەعدام کرا و شەهید کرا بە خەکس الحاصل دا ئەخیرا چون هێنامانەوە جا بەهۆی ئەوە بۆ ئەڵم کە عەلی لێم نێزیک بوو لێ ئەو پیاوێکی مارکسی بوو ئەوسان نەمەزانی کۆمەڵە چییە و چی نییە بەڵام مارکسیستم خۆشەویست بە هەر حاڵ لێک نێزیک بوون تا گەیشتە ئەوەی بڵێن ساڵی هەفتاویەک ساڵی هەفتاویەک بەر لەوەی کە باسی کۆمەڵە بکە باسی فەلسفەی مارکسیزم و باسی ئەوەی کرد ئەو سەدەم بیر و باوەڕی ماوە بوو ئاشنای کرد بە بیر و باوەڕی ماو عەلی بچکۆل منی ئاشنا کرد بیر و باوەڕی ماو تر تا گەیشتە ئەوەی چون باشە کە عەلی بەڕاستی وەخت نەما بەسە بە ڕێکخراوی دروستکەین سەر هیچ حەقی خۆیەتی ئێمە ڕێکخراوێکی مارکسی دروستکەین ئەمجا سەیری کردم ئاها قەت لە بیرم ناسێ بزەیەکی هات سمیانی چیوتی خۆشبەختانە ڕێکخراوەکە هەیە کورسم چیوتی کۆمەڵەی ماسکیلینی هەڵشاخم پێ وتم باشە ئەی چەند وەختە هەیە بوو پێم ناڵێ وتی تر کامڵ نەبووی نەگەر بەڵام ئێستا گەیشتە ئەنجا کاتێ وا بوو هەر کە بکرد بە هەر کەسێ بوترایە کۆمەڵە هەیە یەکسەر بۆ خۆی ئەبوو بە ئەندامی کۆمەڵە ئەڵقەی ڕۆشنبیری و ئیتر ئەمە ئەوە نەبوو لەوە کار بزانرایە کۆمەڵە هەیە بیزانێ کۆمەڵی یەکسەر ئۆتۆماتیکیان ئەبوو بە ئەندامی کۆمەڵە ساڵی هەفتاویەک بوو من بوومەتە ئەندامی کۆمەڵە لە سەردەسی عەلی بچکۆل باشە کۆمەڵە لەو سەردەمە نهێنی بوو یان ئاشکرا بوو لەو سەردەمایە نەک نهێنی بوو زۆرش نهێنی بوو بەڕاستی وا نەک یەک دوژمن چەند دوژمنێکمان هەبوو مەسەن حیزبی مەعز ئەوە خۆتان زانن دڕندەترین و یا بڵێن گەورەترین دوژمنی حرەکەی کوردی و هەموو کوردوتر هەموو چەپەکانیش بوو و بە تایبەتی کۆمەڵە هەر ئەسڵەن نەدەوترا بۆ وشەیە باز بکرێ ئەنجا شۆڕشی خۆشمان شۆڕشی ئەیلول لەوێش هەر قاچاق بوو لەوێش هەر قاچاق بوو بزانرایەکیە کۆمەڵێ ئەژیرا و تر لەوەی نەچوو باشە چالاکانتان لە ناو کەرکووک وەکو کۆمەڵە لە سەرەتادا لە سەرەتای ساڵی هەفتاکان بیرماوە تەنها با کۆبنەوەکانم لەبیرە تەنها وشیارکردنەوە بوو ئەو کاتە ئەڵقەی سەقافی وشیارکردنەوە بوو دەڕاستە بوو تر لەوە دەستم پێکرد چەپک هەبوو قسەکانی سەرۆکماو لە چەپکۆتر ئەستا گەیشتە فەرسەوەی ماتریالیزمی دیالکتیک ئەمانە هەموو دیراسەمانە کرد و خۆ پەروەردەکردن بوو چالشەکان ئاوا بوو جا شتێکە ژێڕمەوە بۆ مێژوو داخی گرانم
جا بە هەر حڵتەشەنەی کرد کتاگەشتەوە ئێمە کۆمەڵی خەڵگێکریمان ناسی مەسەن مامۆستا شێرکۆ پیاوێکە بەڕاستی لە ڕووی سیاسیەوە بەس پیاوێکی تۆزێت تون لە پێش و تەبعی باش نەبوو ئەتوانم بڵێم لە زۆربەی زۆری سەرکردەکانی ئەو سەردەمی کۆمەڵە بەتواناتر بوو لە ڕووی سیاسیەوە پیاوێکی بەتەواڵان لە ڕووی ئیداریە و تۆزێک تون لە پێش بوو حاصل ئەچوە پێش و ئەگەڕایەوە سن لەگەڵ مامۆستا شێرکۆی تریمان ناسی دوایی لەگەڵ شەهید بێستون لەگەڵ شەید پشتیوان لەگەڵ عەلی مەجید هەر خزمەتیشمان و لەگەڵ عەلی مەجید هەروەها لەگەڵ نازەوە کۆمەڵی خەڵک بوون تر یەکتری کێ لێ پرسراوی یەکەمتان بوو لە کەرکووک لەو ئێمە سەرەتا خزمەتم کردن کە عەلی بەڵام کە عەلی و خاڵە شەهاب و کاک جعفەر و ئەوان کە ڕۆشنە دەرەوە بۆ ئێران شەید ئازاد ئازادیش هەر لەگەڵ خۆمان لە ڕێخستنا بوو بەڵام چێ لەبەرەوەی کە پیاوێکی ئەوەندە بەتوان نابوو جا من هەموو پێم تۆ تەسجیلی وەکو تەسجیل وا بوو ینی پیاوی وا بەتواننا و بە مستەوە وتر نازانم ئەو عەقڵە خوا پێی بەخشی بوو پیاوێک بوو کە قسەت بۆ کرد وەکو خۆی ئەیتوانی چۆن تەسجیل لێی بدەیێتەوە ئاهای قسەکانی بۆ جێڕاتەوە بۆ واسێک پیاوێکی ئەوەندە بەتوان نابوو تر بە حکمی عەقڵ و مەعریفە و مەنتیقی خۆی پێش هەمووی کەوت کاک ئازاد ڕستنەکانیان تەسلیمی کاک ئازاد کرد ئەوان کردن کاک ئازاد بوو بە بەرپرسی یەکەم و ئەو سەرپەرشیە کردی مامۆسا لە کەرکووک کۆبوونەوەی گرنگت کردووە یەک لەوانە کۆبوونەوەیەکتان کرۆ لەگە مەلا بەختیار من زانیاریم هەیە ئەچینە لای ناوبڕێک و پاشان حەزەکەم باسی ئەو کۆبوونەوە بکەی کە چۆن یەکەم جا مەلا بەختیارە ناسی لە کەرکووک بە ڕێزانەتینە لای ناوبڕێک و پاشان درێژە بەم گفتوگۆ یادەین دووبارە سڵاو مامۆسابە لە ناوبڕەکە پرسیارەوەم کرد کە جەنابەت لە کەرکووک کۆبوونەوەی گرنگتان ئەنجامدا وەکو کۆمەڵە و یەکێک لەوانەی کە کۆ ئەبنەوە لەگەڵە مەلا بەختیارە بێ و هەروەها ئەوەشی کەوا سەرپەرشتی ئێوەی ئەکرد شەید ئازادەورامیە بێ ئەگە باسێکی ئەو ڕۆژگارانەی کەرکووک و کۆمەڵەمان بۆ بکەیت دەست خۆش بێت بەڕاستی شتێکە دوورژان کە چۆنەڵێ جولەیەکی باشتێن بە هەر هەڵ دەست خۆش بێ ساڵ 76 بەڵام وەڵڵاهی مانکەم لە بیر نییە ئەو کاتێک کاگازا سەرپەرشتی کەرکووکیە کرد هادوتی سالار کۆبنەیەکمان هەیە ئەبێت فەزێکیش بە ئاگابین برادێ دێ سەرپەرشتی کۆبنە کاکە وتمان خەچێکە بەهەرحاڵ وەخت هات چوو ئێوارە هات چونی ماڵی کاگازنە ماڵی کاگازات کۆبنەوەکەمان کرد گەنجێکی جوان بەڕاستی گەنجێکی سپۆرت بوو تر پیاوێکی بەتوانە و بە مستەوا بوو هات باسی ئەوەی کەوتی کۆبنەوەکە دوو تەوەرە تەوەریش یەکەمیان جا ئەم بەخشن ئەوەی کە جۆی لێیە هەر لە سەرای دروستبوونی حیزبایەتی و کاری سیاسیەوە هەر بەڕاستی چۆن نازە نای بڵم گەندەڵ چی ئاوا هاتووە تەوەری یەکەمیان باسی ئەوە کرد کە جەماعەتی سجن معتەریفن یا بڵێن دانپیانیان هەیە ئەم دانپیانانە دابەزێتە خوارد بۆ ڕێخستەکان جا یەکێ لەوانە ئەحمەد کرێکار ئێستا ژوا لە ژیانایە کاک ئەحمەد کرێکارەوە کاک بێستونە و ماڵسە شێرکۆیە شەید عەلی مەجیدە وەڵحاصڵ برادران ئەم بەخشن ئەوانی کە ناوی نایەنم لێ بوونە تەمەنەکەم وایە ناوێنم لەبیر نامێنێ لەبیر نییە لەوە تۆزە بەرهەڵسی کرا لەوە ئەحمەد کرێکار خۆڵ ناگرە زۆر جامێرانە هاتە دەستی ئێمە ئەوە داناگرینە خوارەوە بەهەرحاڵ تەوەری دووەم باسی شۆڕش و شۆڕشی پارتیزانی و دروستکردنی مەفرەزەی سەرەتایی کێ بەهاسیە کرد بۆتان ئەوە کاک مەلا بەختیار ئەوسا نەمانەزانی دوایی زانیمان ئەوە کاک بەختیار و مەلا بەختیارە چونکە تۆ باسی ئەوەت کەوتێتی بۆ کەمجار کاک مەلا بۆ لەوێ دوایی زانیمان ئەوە کاک مەلا بەختیارە و داوای لێکردین ئێمە شۆڕش دەست پێکردن مەفرەزەی سەرەتایی دەست پێکرێ و پێویستمان بە پێشمەرگەیە ئەوە بۆ مێژوشی لەوانە ئەحمەد کرێکار پیاوێکی بەوجدان بێوجدانی ماوە لە ژیانایە دەستم بەگوتم منە بە پێشمەرگە تر باسی وتیان چوتم لەوەی کە من لە منتیقەی سوڵقاوشان و چەمی ڕەزان و ئیتر نزیکە لە کڵێسەر لە بۆگدەوە و من
خاڵوانیشم خەڵکی گۆپتەپەن لەگەڵ بۆڵقامیشە خزمەتیمانی لەگەڵ کڵێسەشەوە حاصل وەسەتە ئەوێ من نەتوانم ئیداری بە مەفرزش بدەم تر برادەران بەعام هەموو ئەوەی کە لێ بوو ئامادەیان دەربڕیوتیان ئێمە ئاسایی و چەندێ پێویستکە ئاها دەرەچین بۆ کاری پێشمەرگانە کۆبنەکە خلاص بوو فەترێکی پێچوو چەند ڕۆژێک من لە ماڵ بووم ئەمێ بە ئەوەش تەواو بکەم لە ماڵ بووم کاتێک لە قاپی درا ئێمە حوشەکەمان وا بوو دووقات بوو خوارەوەش سەردا بوو لە من لە سەردا بەخەوتم تازە فەترێ بۆ هاوسەرگیریم کرد بوو لە سەردا بەخەوتم لە قاپیاندا هاتمە دەرەوە سەرم کرد لە سەربانەوە ئەمن دێتە خوارەوە ئەمنی منتیقە و ئەوە داهاتنە خوارەوە بەحکم لا ڕزاکاوچی ئیشمە کرد و لەوێش کارمە کرد هەمیان مەناسیوتم خێر وتیان ئیشمان لەگەڵت هەیە کەوتنە تەحەڕی ناو ماڵ و ئەجا ئەمە لێرە بەجێ دێڵم شتێک پێش ئەوە تەوجیهێک کرا چی چەپک هەیە کۆمان کردەوە چی نووسینی ماو هەبوو هەمومان کۆ کردەوە نانمانە دەرەوە جا من کۆمەڵێ چەپک و کۆمەڵێ شتم لابوو جا پێش ئەوەی چەند ڕۆژێ پێش ئەوە کە بێن بمگرن نازم چی شتێک هەر وا هات بەمێشکەوتم بە ئەمانە بشارمەنەوەکو سوتفێ جا کونی هین هەبوو سەردا بۆ سەرەوە هەمومان کردە ئەوە شار بەوە بۆ ئەوە نەبێ من تێچوو بووم بارها شار بووە جا کە ئەمنەکان هاتن چی کونە بزمار هەبوو مەسەن هاتن کاغەزە شتێکی تیەکەی هەمووی گەڕان هەموو هەرچی ناو ماڵ هەیە جا سەردا بەکە ئێمە لە کەرکوچیش هەر نانمانە کرد دایکە بە ڕەحمەت بێ نانیە کرد و ترتیام سەگ بابەسەری کەموو لێرە دووسێ سەلە نان هەبوو لێرە کۆبنەوەکەن و ئەو هەموونانەشیاندایە جا دای ڕزاکاوچی ئاتن کەبابخانە شتی سەفەری هەیە کۆمەڵێ جەریدەی کورس ئەنوا عشکات جەریدەمان هەبوو بە چیلۆ دەمان کڕای دەوێت دامان نابوو تووسێ ئەم هەموو جەریدە کرد بەەوە هی کرێکاریەوە هی فرۆشن و هی کەبابخانێ بە هەر حاڵ گرتمیان و ترفەت بەهۆی گرتنەکەی من کاک بێشتن و هەموو برادرانەی لەگەڵ ما بوو هەر هەموو ڕۆشنە دەرەوە تەوقعیان نەدەکرد کە من خۆگرم و ئەسراف ناکەم چەندێ لە بەندی خانە تقریباً شت بێ لەبیرم لێ وەختەکەیم لەبیرە بەڵام فەترێ زەمەنی مامەوە لە زیندان بەڵام ئەوەی کە جێ دڵخۆشیە بووم کە فەخری پێواکەم لای من لە دوا ئەو هەموو تەعزیە بێنێ پێش چاوی خۆت لە ساڵی 76 وەرە بگیرەی زیندانی بێ چی جۆرە تەعزیبێک بووە یعنی هەنێ تەعزیب کراوم ناتوانم باسی کەم چی ئەوەدا ناشیرنە ناتوانم باسی کەم زۆر تەعزیبی خراپیانە بەڵام ئاطرافم نەکردووە لە سەرەتای با بڵێن سەر هەڵدانی شۆڕشی نوێ بەڵێەوە تۆمەتەکەی تۆش پشتیوانی و پشگیریکردنی شۆڕش لەسەر بڵێ بەڵێ حتمما یعنی ئەشکەنجە دراوی دانانی بە هیچ ئەطرافم نەبوو هیچ شتێک بەڵام گرتنەکەشمان وازەح بوو لەبەرەوەی کە برادێک مفاتەحە کرا بوو بە کۆمەڵە ئەو برادرە تووشی کردی دوایش فەقیر بۆ خۆی قادر لە قودرەتت جەڵدا لێدا مرد بەڵێ بەڵێ باشە کاک سالار چۆن ئەچیتە شاخ دواتر ئەو فەترێ زەمانێک کە گیرام تر برادران هەبوو چوونە دەرەوە هەر بە تەبیعەت مەفرزە دروست بوو لە سنووی چەمی سوڵقاوشان و چەمی ڕزان ئەڵێ لێرە ئەگەر حەپولچێکم بدەن سوڵقاوشان شێخان حەزەکەم بە هەموو خەڵکی ڕابێن بە هەموو خەڵک بڵێم سوڵقاوشان شێخان لەگەڵ چەمی ڕزانە هیچ فەرقێکی نییە چووکی شۆڕشی نوێ لە کەرکووک کە تەشەنەی کرد و شۆڕش دەستی پێکرد لە سوڵقاوشان و شێخانەوە گەشەی کرد و تەشەنەی کرد و بوو بەوەی کە ئێستا بەرهەمەکەی خوێن کە وا دەڵێم مەبەستم وەیە کە دەڵێ چەمی ڕزان ینی شۆڕش و کاری پێشمەرگان و هێن بڵێن ئەیلول و شۆڕشی نوێش و تازەشەگرێتەوە شۆڕشی کۆنی شوێنێشەگرێتەوە چوو شوێنەکە وا چەمی ڕزانە و شوێنێکی پیرۆزە و مقدسە لای شۆڕش و لای هەموو خەڵکی شۆڕژێر بەڵام ئەمە شێخان و سوڵقاوشان ئاها بناسێنم لەوێوە گەشەی کرد و ئەو ئەرکانی کە پێت سپێردرا لە سەرەتای شۆڕش چی بوو؟ ئەجا بێمە ئەوەی کە چۆن پەیوەندیم کردو ئەمەیان پرسیاری ئەوم کرد باش بوو ئەوە چۆن پیریە شەکان بەڵام توش وەک من
بەڵحاصل بەڵام تۆ گەنجی بەڵام فکر زۆر لە هین نییە من ساڵی کە گیرام ئەو فترە زەمەنیە بوو بە تا گەیشتە ساڵی 1970 بالضبط مانجی نازانم چەندی سێ بوو مانجی سێ بوو هاتن برمیان بۆ سلێمانی لە سلێمانی وەزم شوێ دوو شەو مامەوە لای ماڵی کاگاسۆ ئاسۆعەلی جوامێر بوو دوو سێ شەوە زان مامەوە لە ماڵی کاگاسۆ تر دوایی هێنامی بۆ نەقلات و لە سلێمانی لای مزگەوتی گەورە سارەی دوکان هێنامیان بۆ دوکان و جان نازەم یەشی لەگەڵمانە نازەم شێ بۆ ڕاستی لەبیرم نەماوە داخی گرانم هێنامی بۆ سڵقاوشان و برمە شێخان ماڵی شێخ مەحموود کە ئاکاتە غەزووری عەلی بچکۆل بڵێن باوکی ڕووناخان لە ماڵی شێخ مەحموودی دانا جا شێخ مەحموود هات من گەنجێک و چۆنەڵێ پۆشە و پەرداخ و نەوعێک و شێخ مەحموودیش خەڵکی لادێ و خەڵکی شەغەنجا پیاوێکی قسە خۆش و نەستەق و هەزەری و تر زۆر خۆش بوو مامەوە هەتا دەوری ئێوارە پێش ئەوەی جا سوڵقا شێخان شوێنەکەی وایە زوو سێبەری بەسەرادێ نسەی پێڕێن شاخەکە بەرزە نسەی پێدێ پیادێ تر ئاها سەری بنارەکە و شاخەکە مەکرد وتم ئەیکوان بۆ جەماعەت بۆ نەهاتن وتی پەلەر نەبێ پەلەمەکە ئەسەر دەرەکەون ڕۆژ ئاوایە لەوێ زیاتر سێبەر هات کاتێک وتی هەها کوڕەکان جا ئەشکەوتی بارانی پێڵەن پێشتر شەید هێمن درستی کردبوو هەر ئەشکەوتەکە بوونیە بەڵام شەید هێمن برای شەید بێشتون ئەو فراحی کردبوو گەورە جێ پێشمەرگا بوو شوێنی حەوانەوە بوو پێشمەرگان لەوێ حەوایەوە ئەو کاتەوە بوو لە دەرەوە نەتوانی بەحەوێتەوە تر یەکێک کاک بێستون هات زانیم بێستونە تر یەکێک هەتا هەموو شەکی وا بوو هات نەخواردوەتر بەڵزەبەت شوێنێک بڵێن پشت چەمی ئاوەکە و بوو لەوێ تر لەگەڵ کاک بێستونە بە یەک شاد بووینەوە باوشمان بەیەکا کرد قەت لەبیرم ناسیەوە مەزانی تازە لەدایک بوومە شوێنێتی و بەشداربوون و شۆش و کاری پێشبەرگا لە ئەوها بوو ساڵی 1970 بەڵام حەزەکەم یەک شتێ بڵێم جەنابی سەرۆکی یەکێتی و برادرانی بەڕاستی کارژێڕانی مەکتەبی سیاسی و هەروەها کەرکووچیەکان هەنێشیان ئەو شەرەفەیان بە من بەخشی ئەو فترە زەمەنی کە سزنەکە و ئەو تاڵیان بۆ کردن بە هینی پێشمەرگایەتی ئێستا شەرەفی ئەرکەکانی 76 پێسپاردم بۆ بکاتە ساڵی 76 بەڵێ ئێتر مامۆستا لەوێەوە با بڵێن لێوە چۆن ئەگەیتە بارەگاکانی با بڵێن بارەگاکانی سەرەوە لەوێ ساڵ 1970 لەگەڵ کاک بێستون و بڵێن شەید بێستون ئامر مەفرە زەمانە و برا گەورەیە جەولەمان کرد گەیشتینە چوینە بناری چوینە جافاتی لە بیرمە لە گەور چوینە گەورە دێ تر هەموو بەسەلاتە دووری درێژە بە ئەمێ بەڵکەمەوە چوینە گەورە یەکەم کەس کە تووشی بووم کاک مەلا بەختیار بوو یەکەم سەرکردە وەکو بەرپرس وەکو مەسوول کە تووشی بوو کاک مەلا بەختیار بوو ئەتر وەرحاصل لێ ماینەوە و تەشیلەیە کرا تەشیلەکە کە کرا یەکەم ئامر هەرێم هەرێمی دوو کاکە حەمەی مامەسەلام ئەویان کرد بە ئامر هەرێم کاک مەلا بەختیاریان کرد بە ئامر هەرێمی گەرمیان خوارەوە منچقی خانقین بڵێن گەرمیانی خوارەوە حەمەی مامەسەلام ئامر هەرێمی دوو لە چەمی بڵێن چەمی هەرزنەوە هەتا ئەگاسە کردکوو پاندایە ئاڕەتە خوارەوە ئەوە هەرێمی دوو بوو حەمەی مامەسەلام ئامر هەرێمی دوو بوو بە ئامر هەرێمان لە بیرمە شێخ جەوادیان کرد بە ئامر کرد کاک جەواد پیاویشی قۆز و ڕێکوتن پیاوی بەڕێز بوو هەروە کاک بێستون ئەوە هەر ڕسپی ئێمە بوو هەر ئەوش بوو بە ئامر مەفرە زەمان و خەلیل بێدریان کرد بە ئامر مەفرەزە و تر جەبار جەمیلمان هەبوو بەڵام داخی گرانم هەتا سەر ئێسقان پیاوێکی بەڕێز هەتا سەر ئێسقان پیاوێکی بەڕێز ڕابەری سیاسیمان بوو بەڵام کە لە هەکاری تەسلیم بووینەوە دەمانچەکەی قەتی تەسلیم نەکرد ئەوەی جەبار جەمیلی ژنەی کوشتایە ناکوژرا لە ناو شۆڕشا
لە کاری پێشبەرگانەوە لە هەموو جەولەکانە لە هەموو کارە ساعتی هەکاریە ئەو هەموو هیلاشیە پیاویشی ئازا بوو بەڵام لەو کاتی کە تەسلیم مەڕەبەکانی عێراق بووینەوە جەبارجەبین دەمانچەکەی تەسلیم نەکرد هەموو چۆنەڵێ شۆک بووین وتی ئەمە هەدی ئەبوو قەت لە بیرم ناچێت ئەبوو عەلایە مدیرەتی ئەمنی عامەی شیمالیە دەمانچێشی لەقەت بووتی هەدی ئەمنی عامەی شیمالیە هی ئەبوو عەلایە ئێمە ئاوای ئاوا بەڵێ بەڵێ مامۆستا ئیتر مامۆستا لێرە بەدواوە حەزەکەم زیاتر باس ئەومان بۆ بکەی بەرکەوتت لە شاخ لەگەڵ کی ئەبێ لە قیادەکان ئێوە وەکو کۆمەڵە یعنی با بڵێن لە ناو شۆڕش ئێوە هەر کۆبوونەوە و شتی خۆتان تایبەت بوو یاخود تێکەڵ باڵەکانی تریشە بوون ئێمە بڵێن ئەوە کۆمەڵە مەفرزەکەی ئێمە و کاگە شەخجاوادیش ئامرکرد و ئەوە بڵێن بزوتنەوە شۆڕژێڵان مخەری بێدەری و دوو بەشبوون بەشێکمان شۆڕژێڵان بەشێکیان کۆمەڵە و جەولەکانمان بەڕاستی زۆربەی وەخت ئێمە جەولەکانمان جیابوو چونکی ئێمە بەڕاستی پارەمان لەکە زۆر ناگرت مەسن کە لە جەولەکانە دەچوین هەمیشە بێپارە بووین هەمیشە هیچ داهاتێکمان نەبوو چی پارەمان کۆ ناکردەوە ئەگەر لە ماڵەوە پارەیان بۆ بنارینایە بەڵام شێکە ژێرمە بۆ مێژوو خەلیل بێدەری جانێکی خۆمان بە خەلیل بێدەری بوو کا خەلیل ئەڕۆشتە خوارەوە جەولەیە کرد ئەچوە هەر شوێنێک کە پاری کۆ کردەوە هادوو کۆمەڵە بەڕاستی لەگەڵ منە زۆر تێکەڵ و پارەیمان لێ وەرەگرت و وەکو شۆڕش ئەو هاوکاریە کردین و ئیشەکانیش ئەو کاتە تەنها خۆ پارێستان بوو چالاکی نە هەر وەکو نەشتەتوانی چالاکی بکەین لەبەرەوەی کە بوونی پێشمەرگەیەک گەورەترین سەرمایەیە مەسەن چونە مەسە بچوونایەک ئەگەر 4 کەس بووینایە یا چەند کەسێک بووینایە مەسە بڵێن بۆ منە 4 کەس کەمتر ناچوینە ماڵەکان ئەو 4 کەسە دوان ئەبوو لە دەرەوە حەرەز بێ دوان لە ماڵەوە نان خەریکی ناخواردن بێ والله چەند جار ڕێکەوتووە چەند جار نەک جارێک و دوجار چەند جار ڕێکەوتووە ئەو نانە دەرفەتم نەبووە نانەکە بخۆم هەر قسەم کردووە باسی شۆڕش و کاری حرەکەی کورد و شۆڕش و ئەومان باس کردووە کە بۆ بڵێن بە ئاگاهێنە وریاکردنەوەی خەڵکو و شارکردنەوە نانەکەم پێچاوەتەوە لەگەڵ خۆم هێنامەتەوە کە چوونێتە دەرەوە بڵێن شوێنی ئیستراحەت ئەنج نانم خواردووە هەمومان نەکرد من هەمومان بەشی زۆرمانەوەی کە بە تایبەتی کادیرەکان ئاها هێناومانە بەسەر ئەوە گەورەترین چالاکی بوو بۆ وشارکردن و بە ئاگاکردنەوەی خەڵک مامۆستا پێش کارەساتی هەکاری با بڵێن مەفرەزەکانی یەکێتی چۆن چەکیان بەدەستەکەوت با بڵێن ئەو چەکانی کەەوە لە دەست مەفرەزەکان بوو چۆن بەدەستیانێنە پرسیارێکی باشە خەڵک ئەوەندە تامەزرۆ بوو بۆ شۆڕش کورد میلەتی کورد بەعام وەکو لاشەیەکی بریندار مابوو لە بەردەم دڕندەیەکی زۆر بێبازەییە ینی وای لێ هاتوو کورد چۆنەڵێ پنچێ نەمابوو دەسی پێ بگرێ ئەمە وای لێ کردبوو خەڵک تامەزرۆ بوو باسی شۆڕش و کاری پێشمەرگە باتیابەتی پێشمەرگەی بدیتایە چۆنەڵێ خەنی دەبوو لە خۆشیە خەنی دەبوو ئەمە وای کردبوو ئاسانتر ئێمە چەکمان دەستکەوێ بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە بە حکمی ئەوەی کە هەمومان بەشێکی زۆرمان هی کەرکوب بوو و بە تایبەتی ئەم جامێرێش ئەجێڕمە بۆ کاک بێستون شەید بێستون پیاوێکی بە ورد و بە ئاگا بوو لەگەڵ عەرەبەکانی شەر تەنسیقی هەبوو لەڕێی بەڕاستی قاچاقەوە لە حەویجەوە بڕاکە لە حەویجەوە ئێمە چەکیان بۆ هێناوین بڕنەویان بۆ هێناوین جا بڕنەوە هەبوو وەڵی فشەکە دابگرت بڵێن گولەکەی بەر هەر لە دەرزەکەیەکەوت ئەوە وەک سادوڕوا بوو بەڵام هەر چەک بوو بۆ ئێمە باش بوو و خەڵکیش ئەوەی کە بڵێن مابوو چەک مابوو خەڵک ئەیدا پێ شتێکت بۆ جێرمەوە کە قەت لە بیرم ناچێ دەرەنار هین لە پشتیش زێڵێنەوە نازم دەرن بیران
گوندێکی ئەنجا ئەن ماڵی ڕۆند و مەردار و ئەوانە بوون وازام جافنم یان جافن مەڕ لەوەڕێن و مەردار بوون چوینە دەیەک بیران دانیشتن قسە منجە لەگەڵ زۆربەی وەختی من لەگەڵ کاکبستنە بەیەکەوە بووین لە تەوزیع بوون و ماڵانیش لەگەڵ ماڵی حاجی خدری ناوبوو دانیشتین زۆر قسەمان کرد تا درەنگەگانی شەو ماینەوە تر هەڵسەن هاتینەوە پێشەوەی کە ئێمە هەڵزین بینە دەرەوە حاجی خدر ڕۆیشت چوە ژوورەوە ئێمەش چاوەڕێمان کە تا کاتێکمان زانی قەت لە بیرناسی کڵاشکۆفێکی بە چەند مەغزنەوە پێبووی هێنای بۆمان ئەنی بەڕاستی ئەمە شتێکە کە قەت لە بیر ناچێت شتێکە بەڕاستی چۆن دەڵێ ئەنجا بێنە پێ چەنێ ئێمە فەنگمان پێ هەموو خراپ و کۆن و یان بڕنەوە یان نازانێتتر پەڕەشوتە ئەمانەمان پێ بوو کڵاشکۆشمان پێ وڵان کڵاشکۆ بەشی زۆر کە هیژێ ساڵ بڵێن ژەنجی لێدا بۆ ئەمانە بوو جا ئەو کڵاشکۆ زۆر جان خزمەت کرا بوو هێنای بە چەند مەغزنێکەوە تەسلیم دای پێمان شتێک بێت چوزەیەکی پێبەخشی بێتێت کاک سالار ئێوە هیچ سوودتان لەو چەکانە نبینی بۆ نمونە چەکی سەردەمی پێشوو شۆڕشی ئەیلول چونکە بەشێکی زۆر لە پێشمەرگە کۆنەکان چەکەکانیان تەسلیمی نەحکومەتی عێراق کردەوە شاردیانەوە بۆ ئەوەی کە جارێکی کە شۆڕش هەڵبگرسێتەوە دەستت خۆش بێ ئەم تفەنگەی حاجی خدرکە باسم کرد ئێشێک لەو چەکانی کە تەسلیم نەکراوەوە ئەوانی کە مەسن بڵێن چەکمان یان چ لە ڕێگای قاساغ چ لە ناو خەڵکەکەشەوە بە حکومەوەی کە ئەوداڵ بوون بۆ کاری پێشمەرگانەوە پێشمەرگانی دڵخۆش بوون ئیسفادەمان لەوانە کرد لەو چەکانە کرد بەڵێ ئێوە هیچ جبەخانەیەکی سەردەمی شۆڕشی ئەیلول نەبوو لە منتیقی ئێمە بیزانن لە منتیقی ئێمە نەبوو چی لەبەرەوەی کە تۆ کەرکووکە و ئەوە سوڵقاوشان و شێخانە تر دژمنەکەمان ئەوە سەرسەخت بوو زۆر دژمنی سەرسەختمان هەبوو بەڵام تەنها تاکە لە هەنێ شوێن ئەوانەیەکەوە بڵێن چەکیان تەسلیم نەکردن لەوانە چەکمان دەسەکەوت کاک سالار جەنابەت یەکێک بوویتە لەو پێشمەرگانەی کەوا لە کارەساتی هەکاری ئەندامێکی پێشمەرگەکانی یەکێتی بوویتە حەزەکەم لە بەشی دووهەمی ئەم دیدارەمان بە تایبەت لەسەر کارەساتی هەکاری بۆستین بەڵێ بەڵێ بەڕێزان خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بەشە لەگەڵ بەڕێز سالار بۆگدی تێکۆشەری دێرینی یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئەو کاتە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ